بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد الصادق الوعد الأمين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا بما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما، وأرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، واجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه، وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەوی سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەک بێت. زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کە واجارێکی تر و لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی مسلمان ناسی بە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەوی شاد بوومەوە. خۆشەویستان، وەک لە ئەڵقەکانی ڕابردوودا لە سەرەتای لە خزمەتی ئاەتەکانی سەرەتای سوورەتی ئەلموئمینون دابووین، هەندێک وەصفی مرۆڤی مسلمان و مرۆڤی ئیماندارمان باس کرد و لە ئەڵقەی یەکەمیشداوە بوو باسی مسلمانمان کرد، پێناسەیەکی مسلمانمان کرد، مسلمان چێیە. ئەمڕۆ صفاتێکی تر لەو صفاتانە کە هەر لە سەرەتای سوورەتی ئەلموئمینوندا قورئانی پیرۆز باسی کردووە، ئەویش بریتیە لە صفەتی داوێن پاچی کە خوای پەروەردگار وەصفی کەسانی مسلمان و ئیماندار و باوەڕداری پێدەکاتن، دەفەرمێ والذین هم لفروجهم حافظون. کەسانی باوەڕدار ئیماندار ئەوانن کە داوێنی خۆیان پاک ڕادەگرن. اینجا بەڕاستی خوای پەروەردگار کاتێک کە وەصفی مرۆڤی مسلمان دەکات بەوەی کە کەسانی داوێن پاکن، بەڵام دەبینی لە ئاەتێکی تردا لە قورئانی پیرۆز خوای پەروەردگار فەرمان بە ئیمانداران دەکاتن، دەفەرمێ قل للمؤمنین یغضوا من ئەبصارهم ويحفظوا فروجهم. واتە لەولا ئەگەر وەصف بێت بۆ ئەوانەی کە داوێنی خۆیان پاک ڕادەگرن، بەڵام لەولایەشەوە خوای پەروەردگار فەرمان دەکات، دەفەرمێ ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسسەلام بە باوەڕداران بڵێ کە چاوەکانی خۆیان لە ئاست حەرام بپارێزن و داوێنی خۆیان پاک ڕاگرن. کەواتە ئێمە پێش مەسەلەی داوێن پاچی مەرحەلەیەکمان هەیە بریتیە لە پاراستنی چاوەکان لە نەزەر لە ئاستی حەرامدا. بۆیە خۆشەویستان، هەر مجتەمەعێک، هەر کۆمەڵگایەک ئەگەر هات و تاکەکانی چاوەکانی خۆیان پاراست و داوێنی خۆیان پاکراگرت، بێگومان ئەو کۆمەڵگایەکی بەهێز پتە و یەکگرتوو دەبێتن. واتە ئەو کۆمەڵگایە دوور دەبێتن لە کۆمەڵگایەکی هەڵوەشاوە نابێتن، کۆمەڵگایەکی لەبەر یەک دوورکەوتوو نابێتن. بۆیە بەڕاستی دوو مەسەلە لە ئیسلامدا ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی پێداون و شریعەتی ئیسلامی گرنگی تایبەتی پێداون، و ئەو دوو مەسەلەیە مەسەلەی مەترسیدارن بەڕاستی. ئەویشیان بریتیە لە مەسەلەی ماڵ، کەسبی ماڵ، تۆ ماڵ سەروەت و سامان چۆن پەیدای دەکەی لە چ ڕێگایەکەوە، و چۆن بە چ ڕێگایەک ئەو ماڵ و سەروەت و سامانەت خەرج دەکەی و لە چیدا خەرجی دەکەی. یعنی ئەم مەسەلەی ئیسلام بە گرنگی وەری گرتووە، وەک چۆن لە ئەڵقەی ڕابردووشدا کە قورئان وەصفی مسلمانان دەکات، دەفەرمێ والذین هم للزەکاتی فاعلون. یەکێک لە صفاتی ئیمانداران بریتیە لەوەی کە زەکاتی ماڵیان دەدەن، کە ئەویش هەر پەیوەستە بە ماڵەوە. لە ئەڵقەی ڕابردوو شتێکمان باس کرد. بۆیە خۆشەویستان، مەسەلەی ماڵ واتە ئیسلام تاکەکانی پەروەردە دەکاتن لەسەر چی؟ لەسەر دەستپاچی. ئەمە مەسەلەیەک. مەسەلەی دووەم بریتیە لە داوێن پاچی. ئەمەشیان ئیسلام زۆر گرنگی پێداوە، واتە ئیسلام هەمیشە هەوڵ دەداتن تاکەکانی خۆی، ئەفرادەکانی خۆی لەسەر داوێن پاچی و لەسەر دەستپاچی پەروەردە بکاتن. بۆیە هەر کۆمەڵگایەک ئەگەر هات و تاکەکانی ئەم دوو صفاتەیان تێدا بوون، بەڕاستی کۆمەڵگایەکی بەختەوەر دەبێتن. کۆمەڵگایەک دەبێت دوور لە دەرد و ناخۆشی بە هەموو شێوازەکانیەوە دوور دەبن و کۆمەڵگایەکی سەرکەوتوو و سەرفراز بەختەوەر دەبن.
لروي مالي لروي مالية وقندلي نامينة فساد نابتن دزيو أمشتانا أم بابتانا نابن ولا لا شي تريوا لما سلي عرض ناموس أوانا كوملغا باريزراو دبيتو تاكاكاني داون باك دبن بوي خوشويستان اگر بسيار بكين لو كوملغاني كبابانو بوري فسادو قندلي وخرابكاري وتاواني تيدا بلاوه هوكاركاني تسين بێگومان ئەگەر لێ بکۆڵیەوە بە وردی پەیوەندی بە دووشتەوە هەیە یەکیان ئەو کۆمەڵگایانە مەسەلەی هیچ بنەمایەک نییە لە هەڵسو کەوتکردن و مامەڵەکردن و پەیوەندیەکان لە بینی پیا و ئافرەتدا واتە هیچ بنەمایەک نییە بۆ پەیوەندی پیا و ئافرەت ئەمە یەک هەر کۆمەڵگایەک هیچ بنەمایەک هیچ حدودێک هیچ سنوورێک نەبوو بۆ پەیوەندیەکانی پیا و ئافرەت ئەگەر هاتو هەر کۆمەڵگایەک هیچ بنەمایەکی نەبوو بۆ مەسەلەی سەروەت و سامان و ئەوانە لە مەسەلەی دەستپاچی بگرێ لە مەسەلەی پەیداکردنی پارە بە چ ڕێگایەک پەیدای دەکەی چۆنی خەرج دەکەی بێگومان ئەم دوو هۆکارانە دەبنە ئەوەی کە کۆمەڵگا فەسادی گەندەڵی خراپەکاری تاوانی تێدا بە پان و پۆڕی تێدا بڵاو بێتەوە فەسادی وەکو دەڵم فەسادی لە هەموو ڕوویەکەوە فەسادی ئەخلاقی و گەندەڵیەکانی تر هەمووی تێدا بڵاو دەبێتەوە بۆیە خۆشەویستان ئیسلام بەڕاستی وەکو گوتم هەوڵ دەدات تاکەکانی مسلمانان بەو سیفەتە جوانانە بڕازێنەوە دەستپاک و داوێن پاک مەسەلەی داوێن پاچی واتە دوورکەوتنەوە لە زینا واتە دوورکەوتنەوە لە هەرچی لادانی سێکسی و وەکو بە عەرەبی دەڵێن شذوذی جنسیە بە هەموو جۆرەکانیەوە پێویستە مرۆڤی مسلمان خۆی لێ بە دوور بگرێتن ئیسلام دەفەرمێ والذین هم لفروجهم حافظون أما قرآني بيروزة والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين وهتيك لصفتي باورداران أويا كداويني خوان باك رادقرن تنها بو خيزان يعني لقال خيزانة كان ينبيتن أوي كخواي پروردگار بو حلال كردن بو إليرا حقيقتك هي خوش ويستان حقيقتك يورت هي حزكا باسي كما يوش أويا كخواي پروردگار هەر شەهوەتێک هەر ئارەزوویەک لە جەستەی مرۆڤیدا دروست کردوێتن ئیلا کەناڵێک ئیلا ڕێگایەکی حەڵاڵی ڕێگایەکی تری حەڵاڵی بۆ داناوە کە لەو ڕێگا حەڵاڵە ئەو شەهوەت و ئارەزووی خۆی لەو کەناڵەدا بەتاڵ بکاتەوە واتە ئیسلام کاتێک کە دێت زینا حەرام دەکاتن کاتێک کە دێتن فەرمان دەکات کەوەی داوێنی خۆمان پاکڕا بگرین بەڵام لەولاوە ئیسلام هاتووە زەواجی بۆ حەڵال کردو واتە زەواجی شەرعی بە ڕێگای شەرعی بۆی حەڵال کردووی کەواتە لەلایەکی تر ئەگەر فەرمانت پێ دەکاتن چاوەکانی خۆت لە ئاستی حەرام بپارێزی بەڵام لەلایەکی تر ئیسلام هاتووە بۆی حەڵال کردووی کە بە حەڵاڵی بە کەیفی خۆت تەماشەی خێزانی خۆت بکەی ئەگەر بە حەڵاڵی بوو کەواتە ئەمەی لێ قەدەغە نەکردووی بۆی لەوە ئاگادار بین یعنی بەڕاستی وەکو ئەو سێ سەحابەی کە هاتنە لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بە هەڵە حاڵی نەبین کە ئیسلام ڕێگایکی لێگرتووی بەڵام لەولا ڕێگای حەڵاڵی بۆ کردیەوە سێ سەحابە هاتنە لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام طبعا ئەو سێ سەحابانە دیار بوو کە باسی پێغەمبەر کرا عەلەیهی سڵاو وسەلام فەرمیان پێغەمبەر لەکوێ و ئێمە لەکوێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام خوای گەورە لە گوناهەکانی ئەوەل و ئاخری لە سەرەتا و کۆتایی خۆش بووە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەو هەموو عیبادەتە دەکات و ئێمە لەکوێ و ئەو لەکوێ بۆ یەکەچیان گوتی من شەوانە حتا بەیانی ناخەوم بەس شەو نوێژەکەم یەکێکی تریان گوتی من ساڵی هەمووی بە ڕۆژی دەبم هەر هیچ ڕۆژێک نییە کە بە ڕۆژی نەبم یەکێکی تریان گوتی من نزیک و توخنی خێزانم هەر ناکەوم ئەها ئەم هەڵە حاڵی بوونە یعنی تۆ وا بزانی ئەگەر ئیسلام دەڵێ داوێنێت پاکڕا بگری معنە ئەوە نییە بە یەکجاری دوور بکەویەوە نە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کاتێک کە گوێی لەو گفتوگۆیە بوو هات لێی پرسین فەرمووی ئەوە ئێوە بوو ناو قسانەتان دەکرد فەرمیان بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی لكني أصوم وأفطر بلام أمن بروجي دبم طبعا روج والسنة كان هنديك روجيش أما تزقل رمضان بروجو دبم وهنديك روجيش دخوم بروجو نابم وفرموي وأصلي وأرقد وشوان
شەو نوێژیش دەکەم و دەشخەوم و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی واتەزەوەج النساء و شنیش دەینم دەچمە لای خێزانەکانیشم فمن رغب عن سنتي فليس مني ئەوەی کە بەگوێرەی سنەتی من هەڵسوکەوت نەکات و پشت لە سنەتی من بکاتن ئەو کەسە لە ئێمە نییە. بۆیە خۆشەویستان وەکو گوتمان یعنی مرۆڤی مسلمان داوێن پاکە بەڵام لەولاوە خوای پەروەردگار کەناڵی حەڵال ڕێگای حەڵال دەروازە و دەرگای حەڵالی بۆ کردیتەوە لەو دەرگا و دەروازە حەڵاڵانەدا ئەو شەهوەت و ئارەزووی کە خوای پەروەردگار خەڵقی کردووە لە جەستەیدا دەتوانیتن خاڵی کاتەوە. بۆیە زەواجی شەرعی کۆمەڵێک مەبەست و مەغزا و مەقاسدی خۆی هەیە وەکو ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێتن هەندێک ئاڕای جوانی هەیە دەربارەی ئەو بابەتە دەفەرمێت مەبەستی یەکەمی زەواج بریتیە لە زۆربوونی وەچە زۆربوونی نەوە منداڵ نانەوە دەفەرمێت مەبەستی یەکەمی زەواج بریتیە لە ئەوە و هەروەها دەفەرمێت مەبەستی دووەمی بریتیە لە پاراستنی داوێن واتە مرۆڤی مسلمان بۆ ئەوە زەواج دەکا بۆ ئەوەی کە داوێن پاک بیتن بەڵێ مەبەستی زەواج بریتیە لەوەی کە داوێن پاک بی زەواجی شەرعی داوێن پاکت ڕادەگرێتن. بۆیە خۆشەویستان دەتوانین بڵێن مەبەستەکانی زەواج بریتیە لەوەی کە بتوانین دائیرە و بازنەی حەق فراوان بێتن و بازنەی باتڵ و خراپەکاری بچووک و تەسک بێتەوە. ئەمە یەکێکە لە مەبەستەکانی زەواج و مەبەستی تر بریتیە لەوەی کە لە شکاندنی شەهوەت و ئارەزوو بە زەواج ئەم شەهوەت و ئارەزووە لە ڕێی حەڵالدا سەرفی دەکەی و دەشتێتن بەمە. مەبەستێکی تر دەتوانین بڵێن بریتیە لەوەی کە هەروەکو ئیمامی غەزالی دەفەرمێتن بریتیە لە حەسانەوەی دەروون و هەروەها ئۆڵفەت و سەبووری هاتن بە ڕگەزی بەرامبەر بۆ هەردوو لایەن و تەماشاکردنی یەکتری و وەکو گوتم ئۆڵفەت بە یەکتری هاتن و سەبووری بە یەکتر هاتن ئەمەشی هەمووی دەبێتە هۆکاری ئەوەی کە بەهێز ببی لەسەر پەرستش و عیبادەت و تاعەت و عیبادەتی خوای پەروەردگار بە مێشک و دەروونێکی ئاسوودە بتوانی پەرستشی خوای پەروەردگار بکەیت. بۆیە خۆشەویستان یەک لە مەبەستەکانی زەواج بریتیە لەوەی کە دڵ و دەرونی خۆت خاڵی بکەیەوە و هەروەها جەستەشت لە سەرقاڵی و لە مەشغەڵەتیەکانی یعنی کۆمەڵ بەڕاستی ئەگەر زەواج نەبیتن کۆمەڵێک سەرقاڵی هەیە هەمیشە دڵت پێوە مەشغوڵ دەبێتن. بۆ نمونە ئەگەر تۆ بەوە سەرقاڵبی مێشکت بە پاکردنەوەی ماڵ و بە جلک شوشتن و جلک شۆرین و ئوتوکردنی جلوبەرگ و هەروەها خواردن حازرکردن و قاپشۆرین و گەسکدانی ماڵ و ئەگەر بەوانەوە سەرقاڵبی ڕۆژی بەڕاستی ئەوە کاروبارەکانی ڕۆژانت هیچ پێ ناکرێتن. بە هەمان شێوە ئافرەتیش کەواتە تۆ بەیانی تا خەریکی قاپشۆرین و جلوکشۆرین و ئەم کاروبارانە دەبی ئیشی ڕۆژت دەڕواتن. خوای پەروەردگار مەسەلەی زەواجی کە حەڵال کردو یعنی دایناوە ئەم سیستەمە جوانە بۆ ئەوەی هەردووچیان پیا و ئافرەت تەواوکەری یەکترین هەم ئافرەت کۆمەڵە ئەرکێکی لەسەر دەیان کاتن هاوکاریە بۆ پیاوە هەم پیا و ئیشوکارەکانی دەرەوە و بژێوی ژیان پەیدا دەکات و دەینیتەوە ماڵەوە هاوکاریە بۆ ئافرەت واتە بە هەردووچیان تەواوکاری یەکترن و هەردووچیان پاڵپشتی یەکترن بۆ ئەوەی بتوانن بە جوانترین شێواز پەرستش و عیبادەتەکانیان ئەنجام بدەن و عیبادەتی خوای پەروەردگار بکەن ئەو مەبەستەی کە خوای پەروەردگار ئێمەی بۆ دروست کردووە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون بۆ چ دروست کراوین بۆ عیبادەتی خوای پەروەردگار بۆ ئەوەی تاعەتی خوای پەروەردگار بکەین. چۆن دەتوانین؟ بەوە دەتوانین هەردووکمان هاوکاری یەکتر بین هەر یەکەی کۆمەڵە کارێک دەکاتن هاوکاری یەکترن بە جوانترین شێوە بۆ ئەوەی بتوانین عیبادەت و پەرستشی خوای پەروەردگار ئەنجام بدەین. بۆیە خۆشەویستان دەگەڕێمەوە سەر ئەوەی مەسلەی داوێن پاچی. بەڕاستی ئەو سیفەتە کە پێویستە مرۆڤی مسلمان خۆی پێبڕازێنیتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن ئینە مما ئەخشا عەلەیکم شەهەوات الغەی فی بطونکم وفروجکم ومضلات الفتن دەفەرمێ ئەوەی کە لێتان دەترسێن بەڕاستی شەهوەتی ورگ و شەهوەتی داوێنتانە و ئەو شتانەی کە
بەڕاستی سەرگردان و پێی سەرگردان دەبن ئەو فیتنە و ئەو شتانەی کە مرۆڤ لە ڕێ لا دەدەن. بۆیە ئەوەی کە زۆر مرۆڤ پێ بەڕاستی سەرگردان دەبێت کە ئینسان بە هیلاکەت دەبا کە زۆر مەترسیدارە، وەکو گوتم شەهوەت، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی شەهوەت و ئارەزووی ورگە لەگەڵ داوێن و پێویستە مرۆڤی مسلمان بەسەری دا بەڕاستی زاڵ بیتن و خوای پەروەردگار سێ شەهوەتی دروست کردووە، سێ ئارەزووی دروست کردووە. تۆ دەخۆی شەهوەتی خواردنەوە بۆ ئەوەی بژی، بۆ ئەوەی بمینی، وجودت بمینێتن، و شەهوەت و ئارەزووی زەواج و ئەوانە ئەمەش بۆ ئەوەی جنسی مرۆڤ زیاد بکاتن بمینێت، و ئارەزووی سەرکەوتن ئەمەش جۆرە شەهوەتێکە بۆ ئەوەی تۆ ذاتی خۆت خودی خۆت بسەلمێنی. کەواتە خۆشەویستان، پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرموودەی تری هەیە کە پرسیاری لێکرا، زیاترین هۆکار ئەو هۆکارانەی کە مرۆڤ پێدەچێتە بەهەشت کامانن. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی تەقوى الله وحسن الخلق، پارێزگاری تەقوای خوای پەروەردگار و ئەخلاقی جوان. وەلەو هۆکارانەش پرسیاری لێکرا کە مرۆڤ پێی دەچیتە ئاگری دۆزەخ، خوای پەروەردگار پەناماندا. پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی بریتیە لە ئەلفەم وەلفەرج، هەم زمان دەم و لەگەڵ داوێن، ئەم دوانە بەڕاستی پێویستە مرۆڤی مسلمان بەسەریاندا زاڵبی. بۆیە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ من تەوەکەلە لی ما بەینە ریجلەیه وما بەینە لحیەتەیه توكلت له بالجنة. دەفەرمێ هەر کەسێک زامنی نێوان هەردوو ڕانەکانی واتە لەشی زامن زەمانەتی ئەوم بۆ بکە، داوێنی خۆی پاک ڕابگرێ و ئەوەی زەمانەتی زمانم بۆ بکاتن، دەفەرمێتن من زەمانەتی بەهەشتی بۆ دەکەم. بەڕاستی زۆر گرنگە زمانت لەگەڵ داوێنێت، ئەم دوانە ئاگات لێبیتن. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کەفالەتی ئەوەی کردیە، زەمانەتی ئەوەی دایە دەچیە بەهەشت و زەمانەتی بەهەشتی بۆ کردووی. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بانگەوازێکیش بۆ گەنجان دەکاتن، دەفەرمێ یا معشەڕ الشەباب من استطاع منكم الباءة فليتزوج. دەفەرمێ ئەی کۆمەڵی گەنجان، ئەوەی لە ئێوە توانای ژنهێنانی هەیە باژن بێنێتن با زەواج بکاتن، ئەوەی توانای جەسەدی و توانای مادی هەیە. ومن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجاء. دەفەرمێ ئەوە ئەگەر توانای نییە با بە ڕۆژوو بیتن، چونکە ڕۆژوو قەڵغانە بۆی، ڕۆژوو دەیپارێزیتن، داوێنی دەپارێزیتن، لە گوناه و تاوان پارێزگاری دەکرێت. طبعا مەجای ئەوەی نییە باسی ئەو فەرمودەیە بکەم کە لە ڕووی زانستیەوە بەڕاستی ئەمە سەلمێنراوە کە ڕۆژوو چەندە مرۆڤ دەپارێزیتن، بەڵام کاتەکە دەرفەتی ئەومان پێناداتن. بۆیە خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێم ئێمە ئەگەر دەمانەوێتن بەختەوەری دنیا و قیامەت بین، ئەگەر دەمانەوێت مسلمانێکی سەرڕاز بین، پێویستە چاوەکانمان داوێنمان بپارێزین بۆ ئەوەی کە بەختەوەر بین و خوای پەروەردگار لەوانەمان حیسابکە کە دەفەرمێ قەد ئەفلەح المؤمنون، لەو مسلمانە سەرفرازانە بین. و طبعا فائدە و سوودی پاراستنی داوێن پاچی بریتێ لە پاراستنی وەچەیەکی پاک، نەوەیەکی پاک، کۆمەلگایەکی پاکمان بۆ بەرهەم دێ، کۆمەلگامان دوور دەبێ لە پیسیەکانی، لە خراپی و خراپەکاریەکانی پیسیەکانی زینە، و دڵەکان بەڕاستی پارێزراو دەبن لە پەیوەستبوونیان بە حەرام و شتی خراپ، و مسلمانان دەپارێزرێن لە دەرد و نەخۆشیەکانی زینا. واتە کۆمەلگایەکی تەندروست دەبێت، تەندروستی گشتی کۆمەلگا دەپارێزرێتن بەهۆی داوێن پاچیەوە لە هەموو ئەو نەخۆشیە خراپانەی کە ئەو ڕۆکە بەڕاستی چارەسەریان بۆ نییە، وەکو ئایدز و وەکو زوهری و وەکو سەیلان و دەیان نەخۆشی تر، و دڵەکان بەڕاستی یەکتریان محەبەت دروست دەبێت لە نێو کۆمەلگادا، و ئەمن و ئەمان بەربڵاو دەبێتن لە نێوان مسلماناندا. لە کۆتاییدا تکاکارین لە خوای پەروەردگار کە خوای گەورە گەنجەکانمان بپارێزیتن و کۆمەلگامان دوور کاتن لە هەرچی ناخۆشی و نەخۆشی و دەرد و بەڵاو ئافەت و گوناه و تاوان هەیە. خوای گەورە هەموو لایەکمان سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەت کاتن. خۆشەویستان لێرەدا گەیشتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆشمان تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. لێرەدا ناچارم ماڵ ئاوایتان لێ بکەم. خواتان لەگەڵ، والسلام عليكم ورحمة الله وبركاته.